سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئەم کات و هەموو کاتێکی ژیانتان باش، هیوادارین لە هەرکوێکان ساغ و سڵامەت بن. خۆشەویستان، ئەمڕۆ پێنجشەمە 16 خەرمانانی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 7 سپتامبری 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ. درێژەی دروشم نووسین لە شارە جۆرەجۆرەکانی ئێران و کوردستان، دانانی کامێرای چاودێری لە دەروازەی شارەکانی سەقز و بانە، ناڕوونی چارەنووسی لوقمان قادری لە زیندانی نەغەدا، برینداربوونی کۆبەرێک بەهۆی ئەشکەنجەی هێزە سنووریەکانی چاڵدران، مانگرتن لە خواردنی کەیوان ڕێشوازادە لە بەندیخانەی ورمێ، ناڕەزایەتی کرێکارانی ڕێگەی ئاسن لە باشووری ڕۆژهەڵاتی ئێران، ناڕەزایەتی خەڵکی شاری مەشهەد لە ئاست خراپی دۆخی ئاو و لەسەر کاردەرکردن و خانەنشینکردنی دوو مامۆستای دیکە لە زانکۆی تاران. دەستپێکی هەواڵەکان. درێژەی دروشمنووسین لە شارە جۆرەجۆرەکانی ئێران و کوردستان. بەپێ ئەو وێنە و گرتە ڤیدیۆیانەی کە بەدەستمان گەیشتووە، لاوانی شۆڕشگێر لە شارە جۆرەجۆرەکانی کوردستان و ئێران لەگەڵ نزیک بوونەوە بە ساڵڕۆژی شۆڕشی ژینە دیواری شارەکان بە دروشمی دژە حکوومەت دەنەخشێنن. کچان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵاب لە شارە جۆرەجۆرەکانی ئێران و کوردستان لەگەڵ نزیک بوونەوە بە ساڵڕۆژی گیانبەختکردنی ژینە ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی تراکتیان لە نێو شەقام و گەڕەکەکانی شاردا بڵاو کردەوە. لە دروشمەکانیاندا داوایان لە خەڵکی کوردستان و ئێران کرد پشتیوانی بنەماڵی دادخوازان بن و لە خۆپشاندانەکانی 25 خەرمانانی ئەم ساڵ بەشداری بکەن. دانانی کامێرای چاودێری لە دەروازەی شارەکانی سەقز و بانە. ڕۆژی پێنجشەممە 16 مانگی خەرمانان هێزە ئەمنیەکانی شاری سەقز کامێرایی چاودێریان لە دەروازەی شارەکانی سەقز و بانە و هەروەها لە زانکۆکاندا دانا. بەپێی هەواڵی گەیشتوو لەگەڵ نزیک بوونەوە بە ساڵڕۆژی شۆڕشی ژن ژیان ئازادی، ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی ترسی لێ نیشتووە و تەواوی گەڕەک و شەقامەکانی لە شارەکانی بانە و سەقز وەک گۆڕستانی ئایچی، زانکۆی ئازاد، مەیدانەکانی مرۆەتی، قودس، جیهاد، پارکەکانی دوکانان و پیرمۆراد و دەروازەی چوونە ژوورەوەی ئەو دوو شارە پڕ لە کامێرای چاودێری کردووە. هەروەها بەدەست بەسەرکردن و هەڕەشە لە خەڵکی ئازادیخواز دەیەوێت ترس بخاتە دڵی لاوانی کوردستان بۆ ئەوەی لە ناڕەزایەتیەکاندا بەشداری نەکەن و کنترۆڵی تەواوی بەسەر دۆخەکەدا بێت. ناڕەزایەتی خەڵکی شاری مەشهەد لە ئاست خراپی دۆخی ئاو. ڕۆژی پێنجشەممە 16 مانگی خەرمانان دانیشتوانی شاری مەشهەد لە ئاست پیسی و نەبوونی بەردەوامی ئاو ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان خەڵکی شاری مەشهەد لە ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بە کەمی و پیسی ئاوی خواردنەوە ناڕەزایەتیان دەربڕی و داوای چارەسەرکردنی قەیرانی کەمی ئاویان کرد. جێگەی ئاماژەیە کە زۆرێک لە پارێزگاکانی ئێران ئەم ساڵ ڕوبەڕووی قەیرانی کەم ئاوی بوونەتەوە و بەرپرسانی حکوومەت تا بە ئێستا هیچ هەنگاوێکیان بۆ چارەسەرکردنی کێشەکە هەڵنەگرتووە. ناڕوونی چارەنووسی لوقمان قادری لە زیندانی نەغەدا. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، بەندکراوەیەک بە ناوی لوقمان قادری دوای تێپەڕبوونی چەند مانگێک بەسەر کاتی دەست بەسەرکردنیدا هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسی لەبەردەستا نیە. بەپێی راپۆرتەکان لوقمان قادری پێشتر لەلایەن لقی 102 دادگای کەیفەری دوی پێرانشارەوە بە تۆمەتی ئەندامیەتی لە یەکێک لە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران بە 2 ساڵ و 7 مانگ و 16 ڕۆژ زیندانی تەعزیری مەحکوم کرابوو. ناوبراو ڕۆژی چوارشەممە 15 خەرمانان لە زیندانی ورمێ بۆ بەندیخانەی نەغەدا ڕاگوێزراوە و لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکرا. برینداربوونی کۆڵبەرێک بەهۆی ئەشکەنجەی هێزە سنووریەکانی چاڵدران. ڕۆژی چوارشەممە 15 خەرمانان کۆڵبەرێک بە ناوی محەممەد ساڵح شەهناز تەمەن 29 ساڵ و بەهۆی لێدان و ئەشکەنجەی هێزە سنووریەکانی چاڵدران بە سەختی بریندار بوو.
بەپێی راپۆرتەکان هێزە سنووریەکانی چاڵدران هێرشیان کردوتە سەر محەممەد ساڵح شاهناز و بە سەختی ئەشکەنجەیان کردووە ناوبرا و پاش ئەو ڕووداوە بۆ نەخۆشخانەی چاڵدران گواستراوەتەوە و ببورن و باری تەندروستی ناجێگیرە. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز لە 6 مانگی سەرەتای ساڵی 1402دا تا بە ئێستا لانیکام شەسەیە کۆڵبەر لە سنوورەکانی کوردستان بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم تەقینەوەی مین کەوتنە خوارەوە لە بەرزایی کوژرا و بریندار بوون کە لەو ڕێژەیەدا 11 کەس گیانیان لەدەستا و 50 کەسێکی کەش بریندار بوون. نادیاری چارەنووسی پارسا قوبادی لە شاری کامیاران. پارسا قوبادی تەمەن 18 ساڵ و خەڵکی گوندی شاهینی سەر بە شاری کامیاران کە پێشتر لە شۆڕشی ژنجیان ئازادی بە گولەی ساچمەی هەردوو چاوی لەدەستدا بوو. سیازدەی خەرمانانی ئەم ساڵ لەلایەن ئێدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە. بەوەتەی بنەماڵەی پارسا قوبادی ناوبراو بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیطلاعاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستانیە. شاینێ باسەکە بنەماڵەی پارسا چەندین جار سەردانی ناوەندە ئەمنیەکانیان کردووە بەڵام هیچ وەڵامێکیان لەسەر هۆکاری دەست بەسەرکردن و شوێنی ڕاگیرانی و نەگرتووە. گیانەدەستانی سوختبەرێک لە نێهبەندان. ڕۆژی پێنجشەممە 16 مانگی خەرمانان هاوڵاتیەکی بەلوچ بە ناوی پەرویز زارۆزەهی بەهۆی ڕووداوی هاتوچوو ئاگرگرتنی ئۆتۆمبیلەکەی لە مێحوەری نێهبەندان گیانی لەدەستا. بە پێی زانیاریەکان لە ڕۆداوێکی هاتوچۆ لە مێحوەری نێهبەندان ئۆتۆمبیلی سوختبەرێک بە ناوی پەرویز زارۆزەهی تەمەن 28 ساڵ ئاگری گرتووە و بەهۆی دێرهاتنی ڕێکخراوی ئاگرکوژینەوە لە نێو ئاگردا گیانی لەدەستاوە. جێگە ئاماژەیە بەهۆی بێکاری و هەژاری لاوانی بەلوچ ناچار بە سوختبەری دەبن و لە چەند مانگی ڕابردوودا بەلانیکام 105 سوختبەر و بە تەقەی هێزەکانی ڕژیم یان ڕووداوی هاتوچوو گیانیان لەدەستاوە. مانگرتن لە خواردنی کەیوان ڕێشوازادە لە بەندیخانەی ورمێ. ڕۆژی چوارشەمە 15 خەرمانان کەیوان ڕێشوازادە بەندکراوی سیاسی گیرا و لە زیندانی ورمێ لە ناڕزایەتی بەهۆی ناجێگیربوونی دۆخی تەندروستی و نەبوونی ئیمکاناتی دەرمانی و بەهداشتی مانی لە خواردن گرت. بەپێی هەواڵەکان کەیوان ڕێشوازادە لە ئاستە دۆخی خراپی بەندکراوانی زیندانی ورمێ نەبوونی ئیمکاناتی دەرمانی و بەهداشتی و هەڵسوکەوتی وەحشیانەی هێزە ئەمنیەکانی زیندان مانی لە خواردن گرتووە و بەرپرسانی بەندیخانە ئەو بەندکراوەیان بۆ بەندی تاکە کەسی گواستوەتەوە. ڕفاندنی دوو هاوڵاتی لە نیکشار. ڕۆژی چوارشەمە 15 خەرمانان دوو هاوڵاتی بەلوچ بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکران. ناسنامەی ئەو دوو بەندکراوە بریتیە لە محەممەد حەسەن سدیقی تەمەن 19 ساڵ و کامەران سدیقی تەمەن 19 ساڵ و خەڵکی گوندی چاهانی سەر بە نیکشار و ڕۆژی ڕابردوو لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیارە ڕاگوێزراون. شاینێ باسەکە هێشتا هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو دوولاوە لەبەردەستان نییە. ناڕزایەتی کرێکارانی ڕێگەی ئاسنی لە باشووری ڕۆژهەڵاتی ئێران. لە ڕۆژی پێنجشەممە 16 خەرمانان کرێکارانی ڕێگەی ئاسن لە باشووری ڕۆژهەڵاتی ئێران لە ناڕزایەتی بە نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی و ئیمنی شوێنی کار کۆبوونەوە. بەوتەی کرێکارانی ناڕازی بەهۆی خراپی ئامێرەکانی بەرهەمی نێوخۆ کرێکاران ناچارن خۆیان ماسە و سیمانی ڕێگاکان لا بدەن و سەرەڕای زیادبوونی ساعاتی کار هیچ ئیمکاناتێکی ڕەفاهیان بۆ داوین نەکراوە. هەروەها حەقدەست و مەزایایەکیان لە کاتی خۆیدا پەرداخت ناکرێت و دەیان کێشەی مەئیشەتی بۆ خۆیان و بنەماڵەکانیان ساز کردووە. لەسەر کاردەرکردن و خانەنشینکردنی دوو مامۆستای دیکە لە زانکۆی تاران. ڕۆژی چوارشەممە 15 مانگی خەرمانان مەهام میقانی مامۆستای زانکۆی بەشی هونەری تاران بەبێ هۆکار لەسەر کاردەرکرا و زەهرا ئەوەزادە بە خانەنشینکردنی ئیجباری مەحکوم کرا.
بەپێی راپۆرتەکان مەهام میقانی کە پێشتر لە شۆڕشی ژن ئازادی پشتیوانی لە خوێندکارانی بەندکراو کردبوو لە شوێنی کارەکەی دەستی بەمانگرتندا بوو. ڕۆژی چوارشەمە بە بڕیاری ناوەندە ئەمنیەتیەکان لەسەر کار دەرکرا. لەلایەکی دیکەوە زەهرا ئەوەزادا یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی سنفی مامۆستایانی خۆراسانی شۆمالی لەلایەن دادگای ئینقلابی بێجنووردەوە بە خانەنشینکرانی ئیجباری محکوم کرا. دەست بەسەرکردنی بنەماڵەی گیانبەختکردوان لە شاری کەرەج دوایین هەواڵمانە. وێڕای تێپەڕبوونی هاوتوویەک بەسەر کاتی دەست بەسەرکردنی نیلوفەر شاکری لە بەندیخانەی کەرەج چارەنووسی بەنادیاری ماوەتەوە. بەپێی راپۆرتەکان نیلوفەر شاکری شەوی سێشەممە سیویەکی گەلاوێژی ئەمساڵ لەلایەن ئێدارەی ئیطلاعاتی کەرەج دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیا ڕاگەزرا. ناوبراو لە ماوەی دەست بەسەرەکانیدا لە دەستپێڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. هەروەها وەحید کیا باوک مەعسوومە ئازەری دایک و هێلیا کیا خوشکی تەمەن 16 ساڵی هەمیشە زیندوو حەنانە کیا ماوەی حوتوویەک لە گرتوخانەی ئیطلاعاتی ئامۆل بەندکراون و چارەنووسیان نادیارە. بەڵی بینەرانی خۆشەویست هەواڵەکان پێشکەشتان کرا. کاتوساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.